عليكم ورحمة الله وبركاته. برنامه پاشیڤ افشوه پاشیڤ سه ام دست بکین ام جالیه کی و خمگینین جالیه کی جوا دلخوشین خمگینیش بروان ایرشن هاتی نکرن طیبت جی هم سر هولیری طیبت جی هم سر برگین سربازین ترکیه جی طیبت جی لگنده گودات خمگینین جبر وی کیش طیبت جبر وی اگری پاشیڤ سه عندك ام گیرو بین رومالا طیبت یا کردستان بسیاری هبی هر زانیاری تمام جالیه کار نهاتن بحث کردن يعني برينو كاجي ام دلخوشين كو يعني توان ايرشان دا زيانين هوسانه بوينه ابن كو دجمنين هريما كردستان فياين آراميا كردستان آسایشا كردستان تيبدن سپاس بو خود كو آراميا كردستان یا برقراره هوليري دا هريما كردستان هر جهه كي لي پشمرگه حاضر من آرامی یا برقراره سپاس بو خود امش برهند دلخوشين و ان شاء الله هر اف آراميا دي برقرار بد و دي هبد جوبي كو جام بصانه هيدر بله شەوتان باش و سڵاوی خوای گەورەتان لەبێت بەڵێ هەروەک ژبانی هاوکارم باسی لەوە کرد کە چەند کاتژمێرە لەمەوە پێش هەموو لایەک ئاگادار بووین کە دووبارە جارێکی تر هەولێر و هەروەها بنکەیەکی سەربازی سوپای تورکیا هاتۆتە بەر هێرشکردن بە هێرشی موشەکی و لێکۆڵینەوەکان هێشتا بەردەوامن سەبارەت بەوە ئێمە بۆیە دواکەوتین داوای لەبوردنتان لەکەین بەڵام زۆر پێویست بوو کە هاوکارانمان لە بەشی هەواڵەکان زانیاری زیاترتان پێ بگەن هەروەها ئێستاش هەر لەگەڵ ئێمە شادیسان و زانیاری زیاتر وەرەگرن ئەویش مەسعود محەممەد لەگەڵمانە بێت کە ئەو لە گوندی گوداد لە ناحیەی زیرەکانی سەر بە قەزای شێخانە ئەو شوێنی کە چەند کاتژمێرێک پێش ئێستا موشکێکی لێکەوتۆتە خوارە با بچین بزانین لەلای مەسعود چ زانیاریکی نوێتر هەیە مسعود تاف دەمێتە باش ئەگەر تا گول دەنگێمە بزانن کە ڕەوش کە لێ دەریا چاوە دەمە باش بیتن بله من باشی گل دنگی ها بجوان زیده یک سرگوتنه تا اتفاق العراق جی هندی مل بیره عراق اف نارامی هنیات ده خلک دیج باجران و الجهن کوون ناکوکین سیاسی سرن ترافن قصدا گندات کن لب مخابنی وقت نوا گندت خدا جی خلک نکارت پارامی بنویتنش بر کل وجه هستیم الوری جه هاتبون رای خستن یعنی کم کازارو کل وری نفسته بون الدم جمیر نه تاکو نه 45 خولک افریشا که مشکل سر وری هات کردن که و گنده گوداده اول جه بویریه الوری یک شوان موشکان لوی گندی کتیه گنده گوداد که و گنده که نزدیکی سربازگاه هازیلکان یا ترکیه زاروک حال وری زاروک نوستی بو زاروک از جیو 12 سال مش پیش یا چند که عمل نخوشخانه شیخان ما او زاروج نشان دا ادی الوری جگت نشاد استار اول جهت وانانه الوری رازابون هند بو کار خوی کرد بو هندک شوان رازابون قال بران خو خوشكن خوين بشكل فيري رازمون مخابري و فروكيتا هات يا روكيتك شوانا سربازگينا كت يا فيديو واري كت يا كوا مالا ولاتيه يعني بشتي فيري كت فيري شيجي جو كاسد فيري دانا مايا زارو يا كان جبزون كچك 12 سالي مخابري و فيري شدا بريندار بويا ناوانا خوشخانه دام گلا خوین کو چاوکی ویش دست دایا مرا شاو تارادکی یا جگیره لمخابنی وش دیتن آجانه دیده یا به بار بیتن و کو پیدوی کو هر دو چاف هبن یک شاهد حرر فيريا كاك فرحان تفضل هنا بلا زحمه ايش وين نحكي عن هالحدث؟ والله الحدث الساعه 9:15 تقريبا صار تفضل هنا تفضل الساعه 9:15 تقريبا صار الحادث جهات كانوا قاعدين هنا تعليله كامله وجاء الصاروخ الساعه 9:15 تقريبا هيك وهاي البنيه دحج الدم مال هذاك على يم هاي المخده وهذا الحادث صار هيك من وين تجي الصاروخ؟ والله ما من وران ما نعرف صاروخ جي اثنين على المعسكر واحد بالقريه وقع الساعه 9:15 تقريبا هيك 9:15 تقريبا عدد الناس هنا يعني والله كانوا تقريبا 7-8 كانوا قاعدين هنا اطفال صغار وبنات وولاد شباب بالسالي بنيه كانت قاعده هناك بالركن وانصابت. هسه الامان ماكو بهالقريه؟ لا ماكو امان هسه يعني ماكو امان شوكو امان كل فتره يجينا بقى 11 هم جانا صواريخ نفس الحاله وهسه حنرجع صواريخ علينا. شكرا كثير. هلا بك. ابيكش وان شات حالا كل في بويرات شويه 4 موشک هاتینه اگر افکاری مستار تو گل مدابی کام چینه داری الورج برکو سربازگاه ها ترکیه نزدیکی بریا اگر تو گل مدابی سربازگاه نشاب ده یعنی وری چند مسافت که کم چند متر کن اف روناهی هند بینن اف گلوپن هنه و سربازگاه ها ترکیه نه دو موشک ناف سربازگاه کتینه دو موشک شوانا هر دو موشک پقینه
لێ موشەکە کەتە موشەکە ڤیخانی کەتە و پاشی موشەکە دوی کەت ینی سێ موشک لێرە کەتینە موشەکە چارێژی کوهاتیە وێرە لێ ئەف گوندی خۆش بێژن ئەم نزانین بزابت جهێوێ کیریە ژبەر و شەب بووە ناوە سەربازگەیە داژی هەتا کوون کەواتێت تازانین و سەربازێکە تورکیات وێهێرشێ دا هاتیە کوشتن تەرمێویژی هاتیە بەگواسم بۆ باژێرە دووکە نەخۆشخانەکە دووکێدا الڤێرە ئەگەر ستار گەلمەدا بیستار بچینێش دەرڤە گەلمەدا بەستار ئەس ئاراستەیە موشەکێنی شابدام کانێف موشەکەش کیراتیە ئەڤەل vêrê arasta mûşekê aliyê şelalat ve hatiye li vêrê star eger tu nîşab dey ev layê arasta mûşekê jî hatî şelalat ku 10 kilometre nêzîkî senterê bajarê Mûşel şwêrê mûşek hatîne arasta kirin ji ber ku vêrê ketiye ev cihê mûşek ye gel min dabe ev cihê mûşek ye li vêrê hatiye ev dîwarê ketiye û dîwar kon kiriye wekî hûn dibînin wek min amaje pêkirî ku kiçeka 12 salî xelka gundê gudat ew tê te zanî jî hetan û ke ew gundê ku mûşek jî hatiye arastakirin hetan û ket bêjin ji gundê Baydbûx şelalat hatiye arastakirin ku 4 mûşek bûyne ev gundê gudat kevîte nahya zêlkan ku li vêrê serbazgeheka Tirkiye heye nêzîkî başîkiye û ev nexweşan jî em birîndar vêrê jî hatine veguhastin bû nexweşxana şêxan ku li wêrê çareserî bû hatiye kirin û rewşa wê jî ya wekî çê taradekiya cêgîre افکاری من مسعود محمد با که راسته خوش وی گونده کو ارش داتی انجامدان لسر نزیک سربازگهین ترکیه زور سپاس با مسعود سلامتی اینجی فگرن خواست سلامتی جبوی و برین داره جی کو و که وی ایماجه پیکری چاوه خوش دست دایدی بینی نای و که بری نامینه زور سپاس با مسعود بله همی ولاتیت پاراستی بن سپاس با خوده هولیر کردستان هر جهه کی آرامت نکدا اشراف هر آرامیه جدیا بردامد ام دی تایبتی جی يعني هر زانياري كادي جري دايفان يعني إيرش المشاكه هو يكسر من بحث بينه من زانياريان فجوزين لأم ده برنامج پاشیڤ ده که خود حس کتم ده برنامج خوی افشفه دست بکین و پاشیڤ واسه بابته که گله که گرینگ ماهیه مەبەست و ئامانج ئەم بۆ چه پرۆژیت بین هەیڤە ڕەمەزانە پیرۆزدایان ژێ گشتیژی لە ژیانە موسڵمانەدا چەندین جارە یعنی پرۆژیت بن مەبەست جێ چییە مامۆستا مخلص کاوانی مامۆستای ئاینی ئەفشەفە میوانی مە مامۆستا مخلص تو گەلە بخێرەتی ڕەمەزانەوە پیرۆز بەخێر هاتی مامۆستا ڕەمەزانیشە بێ پیرۆز بێت هەر یەکسەر بچینێت ناو بابەتیدا يعني برسياريا كورتا لجلك برسفين مهم يعني بخوفت جرت جبرتش ام بروجيت بين بوتشي هي رمضان بيروز ده وصا يعني بيروز هات يا راجرتن جاليه خداي مازن بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين سرتا بداخوا لكاتك ما سرقالي عبادته وروجين وسرقالي آمادكني برنامج بوين هەتاکو نەسیحەت و ئامۆژگاری موسڵمانانی هەرێمی کوردستان و زیان بکەین دوژمنانی هەرێمی کوردستان هێرشێکیان کردە سەر شاری هەولێر و دهۆک و دەوروبەری بەداخەوە چەند جارێک دووبارە دەکەنەوە نازانین بە چه حکمێک هێرش دەکەنە سەرمان ئارامیمان تێک دەدەن لە کاتێک ئێمە موسڵمانی شاری هەولێر و هەرێمی کوردستان هەمومان سەرقاڵی عیبادەت و ڕۆژیگرتن و دوای دەرچوونی نوێژی تەراویح و بە دەنجی تۆپ و تیارە و موشک ئێمە ئارامیمان لێ تێک بدەن یا ڕەبی خودای گەورە ئەوانەی دەیانەوێ ئارامیمان لێ تێک بدەن خوای گەورە دەستیان نەدات و لە هەرێمی کوردستان و لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە دووریان بێخیتەوە یا ڕەبی خودای گەورە ئەو ئارامیەمان بپارێزێ ئینشاءالله بەداخەوە ئەگەر تێکچوونی ئەو ئارامیە نەبا ئێستا کەمە نیو کاتژمێر لەناو بەرنامە دەبووین و موسڵمانان و هەموو جیهانی سوود و منفعەتیان لە یەک ئاەتی خوای گەورە دەبینی بەڵام داخۆ بەڵێن ڕۆژی خوای گەورە هەرچی عیبادەتێکی لەسەر ئێمە واجب کردووە ئەوە نوێژە ڕۆژیە زەکاتە حەجە دەبێ ئامانجە کەبی ئامانج هەبی ئەگەنا ئەزیەتدان نییە 4 ڕەکەعەت نوێژ دەکەی هیچ سوودێک لە بۆ خوای گەورە ناگەڕێتەوە لە بۆ مرۆڤەکانە بە ڕۆژی دەبین سوودی دینی و دنیا هەلە بوو مرۆڤەکانە بزانین ئامانج بە تایبەت لە ڕۆژی هەر خوای گەورە ئاگادارمان دەکاتەوە لە ڕۆژی لە نوێژ لە هەرچی عیبادەت هەیە یەک مەبەستی هەیە خوای گەورە ئەویش دەفەرمێ بسم الله الرحمن الرحيم يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم أو آمانزك لعلكم تتقون الصلاة تنهى عن الفحشاء والمنكر أول قرآن كو سورة بقرة دفرمي هدى للمتقين قرآن هر هاتني قرآن لبو تقوى
نوێژ هەر لە بۆ تەخوایە ڕۆژیە هەر لە بۆ تەخوا تەخوا یعنی چێ تەخوا ئەو شتانەی کە خراپە کە زەرەرە کە زیانە لە بۆ دین و دنیای مرۆڤەکان خوای گەورە دەفەرمێ تەقوا الله خۆتان بپارێزن لەخوا بترسێن کە ئەوەی حەرام کردووە مەیکەن ئەوەشی حەڵال کردووە بیکەن کە گوتی بە فەرمانی کردووە بە ڕۆژی بن بە ڕۆژی بن فەرمانی کردووە دوور لە ڕووی جەنابتان مسلمانان درۆ مەکەن غەیبەت مەکەن زینا مەکەن شەراب مەخۆن یەکتری مەکوژن زوڵم مەکەن موشک بارانی یەکتری مەکەن ئارامی خەڵکی تێک مەدەن ئەوە هەمووی حەرامە لعلكم تتقون دەبێ بزانین ئێمە مسلمانان کە بە ڕۆژی دەبین بەخوای خوای گەورە هەر وەکو پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام من لم يدع قول الزور والعمل به فليس لله عاجة أن يدع طعامه وشرابه هەر کەسەشی ڕۆژی وای لێ نەکا واز لە قسەی خراپ و ئاکار و ڕەفتاری خراپ بینی ڕۆژی وەڵڵاهی خوای گەورە هیچ ئیش و کاری بە ئەوە نییە پیاوێک لە ئێستا پارشێوە واز نەخواردن بێنێ هەتاکو بانجی مەغریب خوای گەورە ئەزیەت و ئازاری عەبدەکانی ناوێت بەڵکوم ئامانجێکەیە و ئامانجەتێ بە خۆدا چوونەوەیە بە خۆدا چوونە لەو ڕەفتارە خراپانە 11 مانجی ڕابردوو فێری بووین خوا نەخواستا لێمان نیشت تۆز و گەرد و بێشرعیەکمان لێ نیشت خۆمان پاک بکەینەوە بە خۆمان دابچینەوە چی هەڵە بوو وازی لێ بینین چی جوانە دەست پێ بکەین و ڕۆژووگرتنەکە وامان لێ بکە کە پاک بینەوە زمانمان پاک ڕابگرین بەداخەوە ینی خەڵک بە ڕۆژیە لەوانەی لە بازار شتومە گرنگ بکە ڕۆژی دەبی وات دێ بکات دڵت ئەوەندە نەرم و پڕ ئیمان بکە یارمەتی مسلمان بدەیت ئەگەر دوێنێ هەزاری بلی مەرل لە بڵە شەربەتێ قازانز دەکرد دەبی ئەوڕۆ لە بەخاتری ڕەمەزان 500 قازانز بکە زەرەر مەکە بەس 500 قازانز بکە بەڵکوم بەداخەوە دەبێ قایم قامەتی هەولێر و یا پارێزگاری هەولێر چاودێری بازار بکە نەوەک شتومە گرام بکەن ئەدی چێ لە هەولێر دەژی 195 مسلمانە 195 مسلمانە بە ڕۆژی دەبیت و تەعەدا دەکا تەراز و بازی دەکا ئەرزاق گران دەکا دوو لە ڕووی جەنابتان دەستیە مەعرەز و یان شوێنەکانی تر بە سوێند و سوێندی بە درۆ کاڵای خۆی دەفرۆشی عادی بە ئەسلی دەفرۆشی چینی بە یابانی دەفرۆشی هەتا دوایی ینی بە ڕۆژووگرتن ئەوەیە کە دوورت بخاتەوە لە هەموو ئاکارێکی خراپ یەک ئامانج هەیە لە ڕۆژووگرتن بە تایبەتی ینی یەک ئامانجە ئەگەر نا ڕۆژووگرتن زۆر سوودی هەیە ئەگەر سوودی برێن وەکو تەندروستی لەو پەڕی سوودی لە مرۆڤەکان دەبەخشی کە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام بە ڕۆژی بوون چکە ڕۆژی بوون لە بۆ تەندروستیتان باشە ئەمە ئەوەی دنیا لە بۆ تەندروستی خۆمان ئەوە لە بۆ خۆمانە زانی خوای گەورە داوای چی کرد فەرمی تەخوا بکەن خۆتان بپارێزن زمانتان بپارێزن چاوتان بپارێزن معاملە و کڕین و فرۆشتن و هەتا دوایی ئەو ڕۆژیە واتان لێ بکەین مرۆڤێکی چاکتان لێ دەربچین بە مانای مرۆڤایەتیتان لێ دەربچین نەک لە پەنای ڕۆژی پەنای نوێژ بکەم و ئەوە سەردەمی حەزرەت سولەیمان سەلامی خوای گەورە سەربی ئەوە لە بەخۆشیتانە بەدەژێرمەوە پۆپیتکە سولەیمان کە نازانم چی پێ دەڵێن پۆپیتکە سولەیمان لە ڕێگایەک بوو دیتی یەکی ڕیژدار هات ڕیشی پێوە بوو ئەویش نەفڕی گوتی ئەو ڕیشی پێوەیە بەدینە پیاوەی چاکە لێم نادا کە گەیشتە لە هیچم لێنا کە گەیشتە لای گۆپەڕێکی لە قاچیدا ڕانەکەی شکاند و فڕی چوە لای حەزرەت سولەیمان فەرمی یا پێغەمبەری خوا سەلامی خوای گەورە لەسەربی حەزرەت سولەیمان یەکێک بوو لەو پێغەمبەرە گەورانە کە موڵکی دنیا هەموو ئیبی بوو زمانی تەیر و تاڵ و جن و ئینسانەکان خوای گەورە فێری کرد بوو تێدەگەیشت فەرمووی کابرایە قاچی شکاندم تی لەبەر چی تی نازانم تۆ لێی بپرسە فەرمانی کرد بە عیفریتەکان گوتی ئەو پیاوە بێن لە فلانکە شوێنە بهین نێرە بانجیان کردو هینیان لەوێدانە فەرمووی قاچی وە لە بۆ شکاند دەتخوارد ڕێگای لێگر بووی لە ناو دەغڵودانی تو بوو گوتی ناوەڵڵا سەبەبەکەی چ بوو گوتی وەڵڵاهی چوون قاچەکەم شکاند و بەبێ هەموو هیچ هۆکارێک گوتی پۆپیتکە سولەیمان کە قاچەکەی بشێنمەوە گوتی ناوەڵڵا گوتی دەی چی لێ بکەم گوتی بەس ڕیشەکەی پێ بدرێژ لە پەنای ڕیشەکەی وام لێ هات باوەڕی پێ بکەم با کەسێکی تری باوەڕی پێ نەکاتەوە جا لە پەنای ڕۆژوو ئێمە بە ڕۆژین وەڵڵاهی زمانم بە ڕۆژێ قەسەم بەخوایەوە بۆم دێ ئاچمە وەڵڵاهی پرسگرێکەوە ئەوەیە مامۆستا مشکلەمە ئەوەیە ئەوە چەندین ساڵە یعنی ئەم خۆشی ئەم ڕۆژێت گرین و نوێژێت کین و خۆ دیرتین بەس هەندێک ڕەفتارێت خراپ هەرێت گەلمە یعنی
ئەم وەکی پێتوی وەکی ئیسلامی گوتی وەکی خودی گوتی لعلکم تتقون ئەم تەقوای ناکەین بەر چ سەبەب چییە؟ سبب تێنەگەیشتنە خۆ ئینسان ئەگەر لە خوای بگا ئەمە خوای گەورە خاڵقی ئەکبەرە واجب بوو ینی ئەمرێک و فەرمانی بە ئێمە کردووە لە ڕوکنی ئیسلامدا یەکێک لەو ڕوکنانە یەکەم ئەن تەشهد لا ئیلاهە ئیلا الله و دووەم تقیم الصلاة سێیەم دەبی زەکاتی بدەیت چارەم بە ڕۆژی بی پێنجەم حەزی بکەیت لەبەرچی خوا بە دەرێتە من بە ڕۆژی بە لە بۆ چی بە قەومەکانی پێش و تریشی گوتی بە ڕۆژی بە الذين من قبلكم ئەوانیش ئومەتەکانی پێشی ئێمەش ڕۆژی بوونیان هەبوو هەمووتان جێبگرن فەرمون دەفەرمێ فێرە تەقوا و خۆپارێزی بن ئێستا خۆپارێزی لە ڕۆژی لە چییە؟ من لە بەیانیەوە 14 ساعت 15 ساعت ئەو ئاوە سازگارە خۆشە ناخۆین نان ناخۆین برسیمان دەبی تێنیمان دەبی لە بەخوای گەورە خۆمان دەپارێزین لە حەڵاڵێک حەڵاڵە هیچ حڕامی تێدا نیە بەس خوا فەرموویتی ئەوەندە سەعاتە خەیت الئەبیەض و ئەسواد ئەتۆ نان مەخۆ ناخۆی دەبی فێر ببی بەیانی ئەگەر ڕەمەزانیش نەما نەک هەر لە ناو ڕەمەزان خەڵک بە زمانی بە ڕۆژی بستی حەڕام بخوا تۆ لە حەڵالێک دەستت بە دوور هێخست لە حەڵالێک نەتخوارد و نەتخواردەوە بەیانی دوای ڕەمەزان ئەگەر حەڕامێک هاتە پێشت لە خواردن و خواردنەوە لە بەخاتری خوا دەبی فێر بووبی ئەو تەخوایە کە لە بەخوا لە ترسی خوا چۆن بە ڕۆژی بووی حەڵالت نەخوارد ئێستاکە دەبێ ئەتۆ نابی دەست لەو حەڕامە بدەیت نابی بخۆی و بخۆیەوە بە زوڵم و ستەم و بە غەش و بە خراپە پارە و سەروەت و سامان پەیدا نەکەی خۆت بپارێزی زۆر باشە مامۆستا هەر وەک دەزانین لە 300 جار زیاتر لە قورئانە باس لە تەقوا کراوە وەک خۆشت باست کرد تەقوا لە قایەوە هاتووە لە خۆپارێزیەوە ئەم خۆپارێزیەکە بمانێ دەستی پێوە بگرین بۆ نمونە باسی بازارت کرد بازرگانێک تەقواکەی ئەوەیە کە ئینفاقیش بکات دادوەرێک تەقواکەی ئەوەیە کە عادل بێت ئێمە چۆن نتوانین دەست بگرین بەوە بەچی بزانم تەقوای من لە چیایە بۆ نمونە بازرگانێک ئەزانێت جگە لە تەقوای شخصی خۆی لە تەقوای گشتی تەقوایەکی شخصیشەیە بەچی تەقوا شخصیەکان بدانسینەوە وشەی تەقوا ئەوەندە دەوڵەمەندە هەموو عیبادەتەکان بەسترایتەوە بە وشەی تەقوا ڕاستیشە لەگەر تەقوای من جوایزە من کە مەلایەک مامۆستایەکی ئاینیمە تەقوا لە فتوادان دەکەم لەخوا بترسم فتوایەک نەدەم خەڵکی هەموو سەرگەردان بکەم دین ئەوەندە توند نەکەم کە خەڵک بارەکەی پێهێنێ یورید الله بیکم اليسر ولا یورید بیکم العسر خوای گەورە لەبەر ئەو هەر لە ئایەتی ڕۆژیدا دەفەرمێ من لەبەر ئەوە نەمگوتووە بە ڕۆژی بن هەتا بارتانگران بکەم برسی تێریتان بکەم بەڵکوە بۆ ئاسانکاری ژیانی خۆتانە لە بۆ تەندروستی خۆتە لە بۆ بەخۆ داچوونەوەی خۆتە بڵێ ئەوەی سەرکردەیە تەقوای ئەو جوایزە کە لەگەر ملەتەکەی باش بێ ئەوەی بازرگانێکە ئەو بازرگانە لە کڕین و فرۆشتن کاڵەیەکی چاچی پاک لە دەرەوەی وڵات هاوردەی ناو وڵات بکات کە زەرت بە هاونیشتمانیان نەگەینی بەڵێ چونکە مامۆستا ئێمە بە گشتی تەقوا تێگەشتین تەقوا گشتێکە نوێژ بکە ڕۆژوو بگرە درۆمەکەمە بە تەقوای ئەزانی تەقوایەکی گشتیە هەر زۆر هەڵەیە ئەوە عیبادەتە ئەوی باسمان کرد عیبادەت نوێژ و ڕۆژی و زەکات و هەتا ئاخیرەوە پێی دەڵێن خوداپەرستی بۆ ئەمانە ئەوە ڕوونکەینەوە تەقواکە جیاکەینەوە لە خوداپەرستیەکە ئەمە ئەو خوداپەرستیە خوای گەورە دەفەرمێ لەبەر هەندێک دەڵێن من بپەرستن بەو شێوێ تاکو فێرە تەقوا ببن تەقوا لەولایە عیبادەت لەولایەیە کە نوێژ دەکەی گوتمە تەنها عن الفحشاء والمنکر ڕۆژی دەگری لعلکم تتقون بە هەموو شێوەیەک ینی تەقوا وشەی تەقوا ئێستا کە سەرمایەدارێک لەو مانگەیدا ساڵانە مسلمانان مانگی ڕەمەزانیان لە بۆ خۆیان دیاری کردووە کە زەکات بدەن سەرمایەدارێک ئەگە تەخوا کاو لە خوا نەترسێ زەکات نەداتە فەقیر و حەقە مستەکانیان تەخوایشکان ڕۆژەکەی دەبرچ بوو تەخوای ئەو ئەوەیە بە جوانی ماڵەکەی پێیا بکە من ئەین اکتەسەبە چۆن پەیدات کرد وەرە لە قیامەت و پرسیارت لێ دەکرێت ومن ئەین ئەنفەقە ئەتی چۆن سەرفت کرد بێجگە لە ئەوەی کە زەکات دەدا ئەوڕۆ سفرەکانمان دانی ئێوارە خوای گەورە ئێمەی بە ڕۆژوو کردووە فەقیر و دەوڵەمەند و سەرکردە و بچووک و گەورە و شوان هەمومان پێکەوە برسینە تاک و زیژی برسیەکانمان بەبیر بێتەوە لە کەمپەکان کەوتون فەقیرمان هەیە هەژارمان هەیە کەسمان هەیە نانیان نییە بخۆن دەبێ بەبیرمان بێتەوە ئەوانەی فەقیرن یەتیمن دەستکورتن بێنانن گۆشتیان نەبوو شیویان نەبوو ئەوڕۆ بەبیرمان بێتەوە
زگمان پێ بستێ وجدانمان بزورێ بەرامبەر ئەوان نەک ئەوەی پارشێ و 12 تەعام هەبێ ئێوارەش 24 ناوە تەعام هەبێ ئەو ئیسرافە زۆرەی تمام يعني اكشوان خالكو مروفي برسي مروفي هجر بيتا بيرا مروفي روجيجر كبرا كهيد بجد اش خديت ترسم اس حش خديتكم بأمريوي اسناكم قلناها اسناكم حتى النظر يجي اسناكم بس اس بروجي نوبه يعني حتى تسحكيجي يوصى يعني كبرا كي قال لك النرمه دلي يجيب فقيره وهجره يعني تبيجي صفات مسلمان اهميتي ده بس روجي في جناكت كبرا بجد نو بينه منو خدي ده قلنا هاوي تشام مصطفى مناسيلو ما قلت من بني الإسلام على 50 بينز ركن إسلام معناه أو كركن كان زي بزينة كرد عاصيب برامبري خويو برامبري شيء خواي جورا أو دمينيتو لسر خواي جورا حسابي لقلدك بروجي نبي أو نيوجينك عذابي ددا وعدي خواي جوري ركن إسلامي زي بزينة كرد آخر ما مصطفى لري يك قوسب كم ولا قلق سكي كاكشفان پیغمبر صلى الله عليه وسلم فرمى التقوى ها هنا لدل أو التقوى أما قلت من وسبع عبادة باشا لقل أويا كسك أجر نرجو عبادة وأنا ناك بلا ملا من كسكم أو أنا ناك بلا بزور كدليكي باشم الشر دلي منها الشر دلي منها أو حديث پیغمبر شيء أورون كينوا يعني أول وشيء مسألة روجي كليهات كابرت وبروجي بو تقواش ناكا أو عكسي وي تقوى دكا عبادتك كيناكا يكشان عبادة دكا تقوى ناكا يكشان تقوى دكا عبادتناكا أوانا بيكوا دبي بيكوا بن نبي بلي ضلن باشا أو حقي ما في مروفي دا دو حق من هي حق الله من هي حق الناس من هي تقوى زيادة دو لاين من هي لا تقواش لاينك بيوندي بخوا بارستيوية كخد بارسي لحرام كان قد غكرا كان لاين يشيش غدر لخلق ناكي پێویستی بە مافەکانی مرۆڤەوەی هەیە ئەوەی مافی مرۆڤە خوای گەورە دەفەرمێ من لێت خۆشنا ئەو خەڵکە دەبی گردن تازا بکە ئەوەی مافی خۆیەتی خوای گەورە یەغفر لمن یشاء ويعذب من يشاء و عەزابەوەی چاوێ پرۆژی نەبێت ئەوی بە ڕۆژی نەبی خوای گەورە عەزابی وەداناوە کە بە ڕۆژی نەگرتووە بەبێ عوزر ئەگەر بێت و هەموو ژیانی خۆی بە ڕۆژی بیت ئەو ڕۆژێ پڕ ناکاتەوە ودمينيتو إرادة رب العالمين آية كفارتي ددا آية أجر ببيع عذر بروجي بوبي بروجي نبوبي ببيع عذر سعذابي شي ددا خواي جورا أو لمشيئتي خواي بري نهات يا كورونا فيروس دبون مون هندسة ولا ديش بحشتي دير بات يانجي عذابي نا بوشي وين يبرين أو هاي اللي دكين بلام أو دائري إسلام أو ركني إسلام أو لدائري إسلام خوانا خواستا أو يباوري بمانج رمضان نبي كواز ببروجي لدائري إسلام درت هل بيضلين كافر باوەڕی بە زبوونی ڕۆژی نەبی کافرە نوێژ ڕۆژی زەکات حەج ئەوانە ڕوکنن ئەگە باوەڕی پێ نەبە لە دایری ئیسلام دەردەستی کافر دەبی بەڵام باوەڕی پێ هەیە تەمبەرە نایگری ئەوە کافر نابی هەر موسڵمانە هەر ئیماندارە لەوانەش احترامی ئەو مانگەش بگری زۆر زار وە بووە نەفەرمان هەبووە بە ڕۆژی بووە زەرەری زیاتر بووە بەخوای پار بوو لەگەر کاک دەرونی بەرنامەکمان کرد گوتمان کابرا هەیە مانجی ڕەمەزان ئەوان بە ڕۆژی دەبی بەڵام بە ڕۆژی بوونەکەی ئەوەندە عەسەبی دەبی وەکو شێتە مادەم وەکو شێت لێ دێکا کە تۆ بە ڕۆژی مەبە بڕۆ لای دکتۆری نەفسی تۆ نەخۆشی دەرونیت هەیە جارە عیلاجە خۆ بکە ئەتۆ عیلاجی خۆت بکە وئین كنتم مرضى أو على سفر فعدة من أيام أخر نەخۆشی دەرونیت لێکەوتەوە ئەتوو ئێوارە هەتا دێوەمارە 2000 هۆرنە لەناو بازاڕی لێ بدەی شەڕی بکەی لەگەر سارێ پێشە خۆت لاکەوە بە عەجەلە نابی ڕۆژی ئارامگرتنا فهو شهر الصبر ئەو مانگە کە بە ڕۆژی دەبی مانجی ئارامیە و لەسەر خۆیە نەک مانجی شەڕ و جنێ و دامبی ئەوەی گوتمان عیبادەت دەکا ئامانجی هەموو عیبادەتێک تەخوایە هەیەش تەخوا دەکا بەڵام عیبادەت ناکە ئەوە پێکەوە وەکی تەڕۆزیێنە دەبێت هەفسەنگ پێکەوە ڕابگری ئەو جە موسڵمانێکی چاک و ئەو مسلمانەت لێ دەردەسی کە خوا داوای لێ کردووی کە خوا داوای لێک بەداخەوە با لێرە با یەکشت باز بکەم تەقوا شەرت نییە ئەوە لایەنی خواپەرستی بوو لایەنی فەرمانی خوای گەورە بوو ئەو تەقوای ئەوڕۆ پێویستە لەلایەکی تر بکرێت لە مزگەوتەکان تەقوا و خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڕۆنا ئەوەی لەبیر نەکەین ئەوە بۆ ئەوژی تەقوا حسێبە هەر خۆپارێزیە خۆپارێزی یعنی چێ وشەی خۆپارێزی بکە ویقایە دەبیتۆ تەخوا دەبیتۆ تەخوا وشەکە لایەنی خوایی باسمان کردی ئێستاکە
لایەنی مرۆڤایەتی خی گەورە دەفەرمی هەر شتێک زەڕەر و زیانی لە بۆ تۆ هەموو خۆی لێ بپارێزە ئاگرێک لێرێ دەست لێ بدەی دەست شتێنی خۆت بپارێزە خۆتی لێ بە دوور بخە ئەو ڤایرۆسەی ئەو ڕۆکە هەیە بەڕاستی پێویستە لەسەر هەموو نوێژخوێنان کە دەینە مزگەوت ماسک ببەستن بەرماڵی خۆیان هەبی دەستنوێژنە ماڵەوە کاکە بابی ئەوەلی عیبادەتی هەموو کتابەکان بکەون نووسرای ئەتەهارە پاک و خاوێنی ئێ وەڵڵاهی مرۆڤ ئێستاکە ئەوڕۆ پاک و خاوێن بی دەستنوێژێکی جوان بشوە ئاو لە لوتی خۆی و لە دەوی خۆی وەربکات و خۆی بپارێزیت و دوو گورد و بەرماڵێکی خاوێن بیتە ناو مزگەوت و کاکە ئەوە بەڕاستی ئەوەش پێ دەبێن خۆ پارێزی تەقوە لە چ لە ڤایرۆسی کۆڕۆنا و تەنیشتەکەی خۆم توش نەکەم و داوا لەو کەسانە دەکەین دێنە ناو نوێژ ئەگەر هەر نیشانەیەک لە نیشانەکانی هەڵامەت و کۆخە و ژانەسەر و تاولەرزیان هەیە خێریان دەگاتێ هەر وەکو پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەی سیری خواردی بانێتە نوێژ لەبەرەوەی خەڵک ئەزیەت دەخوا ئەوەی بۆنێکی ناخۆشی لێ دێبانێتە نوێژ خەڵک ئەزیەت دەخوا بە هەمان شێوە ئەو ڤایرۆسە با تووشی ئەو موسڵمانانە نەکە کە دەینە مزگەوت بەڕاستی دەباتی خێری گوناحیش دەگاتێ یەکە تووشی پەسی و هەڵامەت بێ ئەو ڤایرۆسی لەزێ خۆی لەوێ لە شوێنێک بەجێ بێریت بەڕاستی ئەوە کارەساتێکی زۆر گەورەیە داوا لە موسڵمانان دەکەم ئەوەندە مامەستایانی ئاینی لە مزگەوت ئەزیەت نەدەن مامەستایانی ئاینی هەداوا دەکەن ماسک ببەستن ئەوە بڕیاری حکومەتە ئەوە ڕێکاری تەندروستیە یعنی ئەگەر ئەوەی ماسک نەبەستی لە ناو قەرەباڵغ بیان ناو مزگەوت بی گوناحبار دەبی ئەگەر ئەگە ڤایرۆسەکەی پێوی خەڵک توش بکەیت چۆن گوناحبار نابی نانە توش نەبووە بەڵام دەستە ناو قەرەباڵغی و دێتەوە خوانێک ئەوە پێی نارێن گوناحبار بەڵام پێی دەرین خۆ پارێزی بەرامبەریشت بپارێزە خۆشت بپارێزە لە بەرەوەی پەتایەک بوونی هەیە و فەرمانێک لە حکوومەت یاریمی کوردستان وزارەتی تەندروستی وزارەتی ئەوقافە تا دوایی دەرچووە لە ناو مزگەوتەکان ئێستاکە شوێنە قەرەباڵغەکان مزگەوتیش لە بەمانجی ڕەمەزان و تەڕاویح و جمعە و جەمەعە کە قەرەباڵغ بووە ئەوەندە لەگەر مامەستای ئاینیەکان ئەزیەت نەدەن برێن وەڵا ماسک نابەستین و تووشی مەنایەت و مامەستا تو لە خوای ناترسێ مامەستا ئەتو لە خوای بترسێ کاکە لە خوای دەترسێن لە خوا ترسانە بڕیاری حکومەتی بابەتی بنە ئاخارەکەی مامۆستا دەش مەوزوعی دیر نەکەوی تەرکیبە ڕۆژیگرتنێ یعنی هەندە ژڕەختی مرۆڤ خۆت دەکرد شتێکی ئەنتیکەیە بۆچی نوێژە سپێدێکی دێخۆش خواردن و بەخواردنی قەتعکی دێخۆش حەلالێ خۆ قەتعکی دێخۆش هەر تشت قەتعکی خودی گوت ئەنی هەندە ساعتی دیارکەینە وڵاتێکی بۆ وڵاتێکی دی جودایە مەسەلەن بۆ نمونە دەفمە هەندە ساعتن وڵاتێکی دی ڕەنگە 18 و 20 ساعت جداهی ئەف بۆچی هەیە بۆچی جداهی حتا ناوبەینا کەسێکی تەمەن و بۆ کەسێکی جەحیل و کەسێکی بچیک داهەیە یعنی هەمی تشتێ تەرکیبە ڕۆژیگرتنێ ئەم تشتێکی سەیرە بۆچی وساتیە دروستکردن و تایبەتیشی تایبە ڕەمەزانە پیرۆزە وەکو دروستکردنی ئەوەی ئیرادی ڕەب العالەمینە سوڕانەوەی خولی خۆرە بە دەوری زەویدا لە هەندێک شوێندا زۆر تاخیر ئاودی دەبی 18 ساعتیان بە بەرکەوتووە خی گەورە سەعاتی دانەناوە لە ڕۆژی بەڵکم خەیت ئەبیەض و ئەسوەدی داناوە خەیت ئەبیەض واتە لەگەم نوێژی بەیانی و نوێژی مەغریبێ ئەو لە هەر شوێنێک نوێژی بەیانی مەغریب بوو ئەوە کاتەکە خوا دەفەرمی لەو کاتە دەبی بە ڕۆژوو بوون بەڵام لە هەمان کاتدا خی گەورە دیسان گوتمان ئاسانکاری دەوێ و هەروها ئیزنیدا و ئین کونتم مەڕضە ئەو عەلا سەفەرین کابرا لە سەفەرە کابرا نەخۆشە پیاوێک پەککەوتووە ژنێکە تااقەتی نیە ژنێکە حەملی هەیە ژنێکە شیرە خۆرەیە چەندەها ڕوخسەتی لە مانجی ڕەمەزان دراوە لە بۆ مرۆڤەکان ئەگەر توانایەکی تەواوت نەبی منداڵ لە بۆی نییە با بە ڕۆژی نەبی منداڵ لۆ بە ڕۆژی بۆکو نوێژ نییە بڵێن لە دەساری دەبی نوێژ بکە لە چواردەئی لە واز بە دەبی بیکە نا بە تااقەتە ئەگەر توانایەکی تەواوت هەبوو نەخۆش نەبووی لەسەر خۆت بووی لە سەفەر نەبووی ئەوانە بووی ئەوهانە بووی بە سەتان مرز ئاسانکاری کراوە لۆ ئینسانێکی تەواو ئەو زە ئەوخوای گەورە دەفەرمێ بە ڕۆژی بچووکە سوودی لە بۆ خۆت هەیە ئەگەر ناخۆخوای گەورە بارگرانی نەخستە سەر مرۆڤەکان پێت ناژیرێ کابرا عەمەلەیە هەتاکو لە شەریعەتی دەڵێ ئەگەر کابرا کرێکار بۆ قوتی ئەو ڕۆژەی نەبوو نانی ئەو ڕۆژە بخوا چوە کرێکاری ئیش بکە ماندوو بوو بە ڕۆژەکەی بشتێنێ فعیدەة من ئەیام ئوخر وایە بگریتەوە لەبەرەوەی قوتی ماڵ و منداڵی پەیدا دەکرد خی گەورە هیچ کاتێک زەحمەتی لە بۆ مرۆڤەکان نەویستوە بەڵکم ڕەحمەتی ویستوە زۆر باشە مامۆستا بەم قسەی جەنابەت ئەوەم بیرکەوتەوە کە ئێمە ئێستا ئەوانەی کە موسڵمانن لە جیهان و بە کوردی قساکەن گوێبیستی ئێمە زۆر بەیانیش
هەیە جاریوایە پرسیارەکە نەزانێمە بەرنامێکی پاشیڤمان هەیە لەگەڵ مامۆستانیانی پرسیاریەوەکەن لە هەندێ چێشتخانە کار دەکەن کە گۆشتی بەرازی تایە و گۆشتی بەراز سەردەبڕن گۆشتی بەراز دەکەن بە خواردن و حەز دەکەن بە ڕۆژوو بن حەز دەکەن کە لەوێ نوێژ بکەن حکمیوان چۆنە بێت بە چ شێوەیە ئاسان گۆشتەکە ناخۆنەوە نایخۆن بەڵامەڵە دەستمان بەری ئەکەوێت بەرخوێنەکە ئەکەوێت بەری شوێنەکە ئەگەر دەست پێکەوتن وەکو دوور دەڕووی زەنابتان شتێکی پێی دەرێن ئاواگر جارێک بە خۆر و قوڕدەیشۆن و چەند زارێک بە ئەو بیشون و پاک دەبیت نە ڕۆژیان دەشتێ نە هیچیش ئەگەر ناچارن هەر لەوێ ئیش بکەن قوتیان دەبڕێ ئەو بەو شێوێ پاک دەبنەوە گەنا ڕۆژیان ناشێت و ئەتوان ڕۆژی خۆشیان بگن نوێژی خۆشیان زۆر احتیاطیە ئەوەی لەمە حەڵالە هەر حرارە لە هەر شوێنێک بخۆی حرارە ئەوەی لە ئێمەی موسڵمانانیش حەرامە بەس نەیخۆن و تەواوی زۆر ئاساییە باشە مامۆستا بگەڕێنەوە سەر دایرەی تەقواکە ئێستا باسمان لەوە کرد کە هەر کەس و بە پێی خۆی ئەبێ بزانە تەقواکەی خۆی چۆن بەکارەیە یان چۆن ئەو تەقوای خۆی نیشانی خوای گەورە ئەدات تەقوای بینی ژن و مرد لە چیا دەرەکەوێت لەناو عایلەیە کە ئەمە عایلە بچووکترین شوێنە کە ئەیتر ئەچیتە ناو کۆمەلگایەکی گەورەوەلی بەخوای تەمە ژن و مرد ئەگە بین تەقوای خواییمان هەیە گوتمە تۆقوای ئینسانیشمان هەیە تەقوای خوای ئەوەی خوا و پێغەمبەر داوای لە ئێمە کردووە لە مابەینی هاوسەرەکان وعاشروهن بالمعروف بە چاکە و نەرمی و لەگەر ئافرەتەکان لەگەر خێزان بجوولەیەوە ئەوەی لەسەرتە ئەوەی لەسەرتە لە بۆی جێبەجێ بکەیت ئەوەی لەسەر پیاوە چکە ئێستا بابەکەی بکەین و زۆر دوور و درێژە مافی ئافرەت لەسەر پیا و لەسەر ئافرەتیە بەڵام ئەوەی لەسەر پیاوە بە خاوێنی بە پاچی بەبێ نەقص لە بەرۆ ئافرەتەکەی جێبەجێ بکە ئافرەتەکە بە هەمان شێوە لە بۆ پیاوەکەی مافەکانی پیاوەکەی خۆی بدە ئەوە لە تەقوایەکی تر تەقوایەکی تر نهێنی ئەو ماڵە بپارێزیت لە دەرزیەک هەتا کۆتایی ژن و پیا و نهێنیەکانیان بپارێزن نەبەنە دەرەوە ئەوە شتێکی زۆر ئەوە تەقوار پێی دەڵێن تەقوا پاراستنی نهێنیەکان بە تایبەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە بابەتی سەرجەیی و ئەوانە بەڕاستی زۆر ئاگاداری پیا و ئافرەت دەکاتەوە بە هیچ شێوەیەک دروست نییە و جائیز نییە لەلای هیچ کەسێک باز بکرێت دەبی بپارێزرێ ئەوە نهێنیە مامۆستا مەحەز کرد زیاتر بەحسێ بابەتی بچکە بابەت ڕاستی گرانە لێ ڕۆژەف ئەڤروهۆ سابی ئەو پرسگرەیەکە چێبی خودی شڵاوە بکەت چ جارە یعنی پرسگرەیەکە تۆسا ئێرشێن و ساچێ نەبنم تووشی بابەتی نووسانە يعني الدمى هيك دفيت أبا هل بيرام روفي بت كتشا خدت تعالى بجت ومن يتق الله يجعل له مخرجا وهر تشتكي بت وهر تقوى كبت ما مستوى مخلص كواني ما مستوى يعني نفشفت ديال مدبون خدش راضي بت خدش خير بالمس آمين يا رب سلام عليكم يا ربي قالك مملكة سلام هر جريداي روشة الهوليري بطيبتي جي أم دي بزانين كا أفكاري ما زردش همه دي شاب ما بحصر روشة كطيبتي جي بشتي 3 ساعات زيادة ترجوان إيرشين بيكاتين سر فرقانه نف دولتی هولیری اوج دروی هولیری جی کابزانیم افکار ملکی و زردش افدمه تباش روش یا چوا الهولیری از بار که مرنگتو نزدیکی فرقانه نف دولتی هولیری بخوجی بیکا خلق چوا بحثا وان ارشاد کن جیان آسایی در باز بتیان جی ترسک هیک و خلق ندر کفتش دربه دم باش سووا دم باش وانش بوتجی هلبت پشتی او ایرشا بریا درونک تی انتی لسر خالک هفیمان نافرقانه و نافدولتی و هولی را پایتخت ل بسپاس کو تو زیان جانی تنبون تن زیان مادی بون ل از بری کو درباسی زندی ببم از لشقام اسکان بوم لنزیکی فرقانه و نافدولتی و هولی را بوم نهاجی ل یک وان شقام هولی را پایتختم نورماله روش دنا ولاتیان دا روش نورماله بازار گرمه تایبت نها خلق برای خود ده بازار یانج بری دمشمیره که دهاتن کلوپرین خود کرین کرسته کرین جبو روشه از خوازم لسر زاری ولاتیان پرسم گلو ولاتیان هولیرا پایتخت چاوا و روشه دیبنن و ایریشه و روش الجمعان چاوا پیام آوان چیه دم باش ورا دمشمیر دوی شوه از باورم دما پاشی ویجی اف ایریشای رو لهولیره لسر فرقانه هولیره هاتی کرن ون وكو هولاتين هوليري ون چاوا ديبنن پیام اوچيه روش بگشتي چاوايه والله الحمد لله روش زور زور باشا آرام خوشا رانج وكو جاران خلق قربار اختلج بابشو مش مشكله رونه دا و هیچ چشک من نبول ایران و خلق با ساید اشتی خود دکر قربار اختلج ولد زاران
ئەو کەسانی بەو شێوازە ئێریش دەکەن پەیامتان بۆ ئەو لایەنەکان چییە یعنی لەبەر چاوا دەکەن والله چاویان بە کوردستان هەر نایەت تایبەت بە پایتەختی هەرێمی کوردستان بە حکوومەت هەرێمی کوردستان و ناحەزانن و هیچ ئامانجیشیان پێ ناپێکێت یعنی هەر لە دواکەوتنی شەڵات سەر شۆڕی دنیا و قیامەت دەبن برز ئەگەر تژی بووم ببێژی ینی بازار ڕەوشە بازارە چاوە پشتێک و ئەف ئێریشە لەسەر فرۆکخانە ناودەوڵەتی هەولێر چێبوو خەڵک دچێ دێت ناو بازارێ دێت جەموە الحمدلله شکر کە دەگەینە شەوانی ڕەمەزان خەڵک زیاتر لە شەوان دێتە دەرێت چونکە بەڵە ڕۆژ بە ڕۆژیە و ناتانی لونە بێتە دەرێویان تێن و دەبیانەوە بی بەڵام لە شەواندا زیاتر حەزی لێ بێتە دەرێ و بازارەکەی خۆی بکەوتی پێویستە و ئەم شەویشە وەکو شەوەکان کە ئاسایی بوو خەڵک دەهات ئەشی خۆی دەکڕی و ئەسڵان الحمدلله زۆر باش بوو خەڵک ترسی نەبوو چونکە لە خوای بە زیادی بێ ئەمن و ئاسایشەچی بەرقەرارمان هەیە لە هەرێمی کوردستان و لەو خوای بە زیادی پێویست ناکەمە ترسمان هەبی لەسەر ئەوەی کە ناوە گروپەکانی داعش هێرش دەکەنە سەر فڕۆکەخانەی هەولێر یان هێرش دەکەنە سەر شوێنێک ڕاستە فڕۆکەخانەی هەولێر شوێنێکی گرینگە لە هەرێمی کوردستان چونکە ئەوە وڕێ خەڵک پێدا دەبەزین بەڵام الحەمدولله ئاسایشی هەرێمی کوردستان زۆر لەوەی بەقووەترە و ئێمە پشتی خۆمان پێبەستیوە و خەڵکیش بە ئاسایی دێ ئەشای خۆی دەکڕویست مشکلەی نییە و زۆر ئاسایی ژیان الحەمدولله بەخێر بێن ژڤان سۆڤا ئەv li ser zarê welatiyan bû taybet welatiyên Hewlêra paytext ku wate ev ji nîşana we yekê ye ev êrişa îro ya li ser firokxaneya navdewletiya Hewlêra paytext taybet li ser ew xala hevpeymanan tu bandorek li Hewlêra paytext nekiriye tu bandorek li seqamgiriya nav bajêr nekiriye vî rengî jî taybet di va meha Ramezanê da welatî berê xwedina bazarê û kelûpelên xwe di va meha pîroza dikirin باشە زۆر سپاس دەکەین زەردەشت لەگەڵمان بوویت سپاس بۆی کە زانێرەکان پێگەاندن و لەگەڵ خەڵکا بوویت لە ناو بازار مەسەلە زەردەش وێ نونا سوڤانی ژێوت کە لە ئاخیرا سۆڤا وانە دەلعی ناوەکەی دەلع کردەوە بچووکی کردوێتەوە زۆر سپاس هەولێری ژێوارەمە سپاس بۆخوا مەترسیل چ جهەکینینە و ئیشڵاف ئێرشە دووبارە ئینشاڵڵا هەمیشە کوردستان بەم ئارامی خۆی دەمێنێتەوە هەمیشە پارێزگاری لەو ئارامیە دەکرێت ئینشاءڵڵا پێشمەرگە قەهرەمانن هەر جایەکیت پارێزن بێگومان دە بەحسە قەهرەمانەکین لەوێ جارێش ئالیە وەرزشیوە بێگومان ئێمە هەر جارەی لە پاشیڤان هەوڵی ئەوادین هەموو بابەتەکان بگرێتەوە بەرنامەکەمان و هەر جارە باسی کەسێک و باسی حاڵەتێک و باسی شتێکەکەین کە ڕۆژانە لەگەڵ ئێمەیە چۆنەڵێت هەڵسوکۆتی لەگەڵەکەین دوێنێ باسی تەندروستی بەمڕۆ باسی وەرزشەکەین ئەویش پاڵەوانی لە ژوانی بەڕێز سەردار ئیسماعیلمان لەگەڵدای ئەم شەو کە پاڵەوانی لەشجوانی و هەروها ڕاهێنانی لەشجوانیشە بەخێرهاتن تەکەین کە ئێستا ئەمڕۆ لە ستودیۆ لەگەڵ ئێمەیتوە زۆر سپاس پاشێوی ئێوە بینەرانیش باش ڕەمەزانەوە پیرۆز و پۆشێوا بخێر ڕەمەزان لە هەموو لایەک پیرۆز بێ خدا کوردستان و هەموو کورد و شاری هەولێریش پارێزی ئینشاءڵڵا ئامین مامۆستا سەردار مەبەری نوکات گەل مامۆستایانی بەحسا تەقوا خودێت کرد کە ئەم چاوە یعنی ژیانە خۆ ڕێک بخین و ئەمش خودێ بترسین و ئەم حەش خودێ بکەین هەمووان دەمدا لێ ئەس بەجارێ بەحسا تەقوا وەرزشی بکەم سبحان الله من تەقوا وەرزشی نینە بارژی دی سال ستودیا پاشیڤم بگوت ئەس دێ دەست وەرزشێکم لێ دیسان بە دەست پێ نەکرد سبحان الله چیگا بەم ئەنیەتینە بتە کەرەنتینە و پرزگرێک چێبن چاوە ئەس وەل خۆ بکەم دەست وەرزشێ بکەم ئەڤە بۆ مش هەر تشتێکی گرنگترە زۆر جارە و پرسیارە لە ڕوبەڕووی ئێمە و پرسیارە بووینەتەوە کە دەڵێن ئێمە تەندروستی زۆر گەنجەکان بە تایبەتی دەڵێن ئێمە تەندروستیمان باشە هیچ کێشەیەکی تەندروستیمان نییە لەوانەیە کێشیان زیاد نەبێ بەڵام دەڵێن ئێمە بۆ وەرزش بکەین پەیامی ئێمە ئەوەیە کە وەرزش بۆ هەموو کەسێک پێویستە چونکە لەشی مرۆڤ وەک ئامێرێک وایە تەنها تۆ بۆ ئەوەی بەباشی بی هەڵیەوە پارێزگاری لە مانەوەی ماسکەکان و دوورکەوتنەوە با بڵێن لە پێکانەکانی ئەوانەی کە تووشی ئەژنۆ دەبێ یاخود ئەو کێشانەی کە تووشی پشت دەبن بێگومان وەرزشکردنە چونکە وەکو ئاماژەم پێکردووە ئەو ئامێرە کە بەکارت هێنا تاکە ڕێگا بۆمانەوەی بە شێوەیەکی دروست تەنها وەرزشکردنە دەبێت تۆ وەرزش بکەی بە بڵێن بەشێک لە ژیانی خۆت چۆن خواردن پێویستە ڕۆژانە تۆ بۆ کە خۆراک دەخۆی بۆ ئەوەی با بڵێن درێژە بە ژیانی خۆت بدەی من دەڵێم وەرزشیش پێویستە
بۆ ئەوەی تۆ پارێزگاری لە تەندروستی و مانەوەی خۆت بکەیت یعنی هەکە ئەس وەرزشێ نەکەم خوددا نەکردێت تەندروستیش دەستی بێگومان وەکو ئاماژەم پێکرستا لەوانەیە تۆ کێشە نەبێ بەڵام بە تێپەڕبوونی کات ئەو خۆراکی کە دەیخۆی لەوانەیە لە لەشت کەڵەکە بێت تووشی جۆرەها کێشەی تەندروستیت بکە بۆ نمونە کاتێک کە تۆ با بڵێن کێشت لە ئاستی خۆی زیاتر دەبێت تووشی بەرز بوونەوەی پاڵەپەستۆی خوێن دەبی تووشی با بڵێن شەکرە دەبی تووشی جۆرەها نەخۆشی تر دەبی بۆیە دەبێ وەرزش بکێ بشێک لە ژیانی خۆت جگەلەوە دەبێ با بڵێن ئەوە بزانین کە وەرزشکردن بە تایبەتی لە کاتی وەرزش کۆمەڵک هۆرمۆنات هەیە لە مێشک دەردەدرێن وەکو هۆرمۆناتی سیراتۆنین و ئەندرۆفین و دۆپامین ئەوانە هۆرمۆنی دڵخۆشکردن تۆ هەرچەندە ڕۆژانە با بڵێن لە هەر بوارێک کارت کرد بێگومان کۆمەڵێک لۆدی نەفسی و سترێست هەیە تۆ بۆ دوورکەوتنەوە لەو لۆد و لەو سترێسی کە هەتا بێگومان کاتێک کە وەرزش دەکەی بێگومان ئەو سترێسە نامێنێ واتە تۆ جسمت دووبارە ئەپدەیت دەبێتەوە بێگومان تۆ بۆ ئەوەی پەرە بە با بڵێن بە ژیانی خۆت بدەی و بەردەوام بی و دوورکەویەوە لەو دڵڕاوچیانە وەرزشکردن تاکە چارەسەرە بۆیە وەرزشکردن بۆ هەموو کەسێک پێویستە دوای با بڵێن هەتاکو تەمەنی منداڵیش دەبێت ئەمە منداڵەکانیشمان ڕابێنین لە مناڵیەوە تاکو تەمەنی گەورەش هەتا ئەوانەی کە پیریشن ئێمە ناڵین ئەوانەی کە بە ساڵاتچوشن پێویستیان بە وەرزشە خلاص نۆڤێمبر مێستازی دەست بێت ئەو ئەم ساڵیش وا دەکەی هیوادارم دەست بە وەرزش بکەن وەرزش بکەنە بەشێک لە ژیانی خۆتان باشە زۆر باشە بە ئەو وەرزشەی کە ئێستا لە هەموو جیهان زۆر باو بەتایبەت خەڵکی کوردستانیش ڕێی تێکردو بۆ نمونە تۆپی پێ بەشێکی خەڵکە کە ڕووی تێکا بەڵام لەش جوانی وەرزشێک ئێستا خانمان و پیاوان لە زۆربەی تەمەنەکان حەزەکەن بەردەوام بنتایە و زۆر پەیوەندیەکی ڕاستەوخۆی بە تەغزیە و بە خۆراکەوە هەیە و مانگی ڕەمەزانیش نابێ خواردن بخۆین با بزانین تا چەندێ لەش جوانی کاریگەری هەیە یان ڕۆژوو کاریگەری هەیە لەسەر لەش جوانی ئێمە ئەو پرسیارە دەکەینە دوو بەش سوپاس بۆ خوا ئێستا لەبەر زۆربوونی ژمارەی هۆڵەکان و کرانەوەی کوردستان بە جیهاندا و بوونی سۆشیال میدیاش بەڕاستی وای کردووە کە پیاوان و خانمانیش بایەغ بە فۆرمی لەشی خۆیان بدەن بێگومان بایەغدان بە فۆرمی لەشیش تەنها بە وەرزشکردن نابێ دەبێت لەگەڵ خۆراک بێ واتە تەواوکەری یەکترن ئەوانە ئەو بەشێک با بڵێن لەو پیاوانیان خانمانەی کە دیانە هۆڵەکان بێگومان دەیانەوێت کێشی لەشی خۆیان داگرن بۆ دابەزاننی کێش و هەروەها بەشەکەی تریش ئەوانەی کە دەیانەوێت با بڵێن ماسوولەکانیان بەهێز بکەن ئامۆژگاری ئێمە ئەوەیە سەرەتا خۆراکەکەیان ڕێک بخەن ئینجا وەرزشەکە بۆ دابەزاننی کێش بێگومان ئەوە فرسەیەکی زۆر باشە ئێستا مانجی ڕەمەزان لەبەرەوەی تۆ با بڵێن تەنها دووژەمە خۆراک وەردەگری ئەگەر هاتوو خۆراکەکەت بە شێوەیەکی باش ڕێک بخەی ژمارەی ڕێژە یاخود ڕێژەی ئەو کەلۆریە دیاری بکەیت کە ڕۆژانە تۆ پێویستە لەگەڵ وەرزشێکی ڕێک بێگومان دەبێتە هۆی لە دەستدانی ڕێژەیەکی باشی چێش بەڵام وا باشترا زۆربەی پرسیاری ئەوە دەکەن کەی وەرزش بکەین لەبەرەوەی ئێمە بەرەو وەرزی گەرما دەچین وا باشترە کە وەرزشکردنەکە دوو کاتژمێر دوای ڕۆژ و شوکاندن بێ چونکە وەکو ئاماژەم پێکرد ئەگەر هاتوو تۆ وەرزش بکەی و بە ڕۆژووبی لەوانەیە تۆزێک کاریگەری خراپی هەبێت تووشی بەردی گورچی لەبی یاخود لە ناکاو پاڵەپەستوی خوێن بێتە خوارێ یاخود شەکرەت دابەزێ لەوانەیە ڕۆژوەکەش لە دەست بچێ و وەرزشەکەشت پێتەواو نەکرێت بۆیە باشترین کات بۆ وەرزشکردن دوو کاتژمێر دوای ڕۆژ و شکاندنە بۆ ئەو کەسانێک کە دەیانەوێت با بڵێن کێشیان کەم بکەن بۆ یاریزانانی لەش جوانیش ئەوانەی دەیانەوێت ماسوولەکان یان پەرە بە ماسوولەکانیان بدەن یاخود لەشیان ڕێک بێ بە هەمان شێوە دوو کاتژمێر دوای ڕۆژ و شکاندن دەست بە یاریەکانیان بکەن بەڵام دەبێت ئاگداری ئەوە بن ئەو یاریان ئەو یاریە قورسانەی کە پێش ڕەمەزان کراوە تۆ ناتوانانی لە ڕەمەزاندا ئەنجامی بدەیت هەتا دوای ڕۆژ و شکاندن بێ دەبێت با بڵێن کێشەکان تۆزێک کەمتر بکرێتەوە ژمارەی تکرارەکان کەمتر بکرێتەوە ئەوە تەنها پارێزگاریکردنێک کە تاکو مانجی ڕەمەزان کۆتایی دێ واتە پارێزگاریکردنەکە تەنها لەوەیە کە کێش کەم بکەنەوە یاخود کەمتر خواردن بخۆن ئەوە باشترین هەلا بۆ ئەو کەسانەی کە دەیانەوێت کێشیان کەم بکەن تۆ دوو ژەم وەردەگری بەڵام دەبێت ئاگاداری ئەوەش بین
هەرچەندە ئێمە با بڵین بۆ کەسانی کە دەیانوێت شانداگرن دووژەمە بەڵام جاری وایە تۆڵەی چوارژەم دەکەنەوە لەگەڵ ڕۆژ و شکاندن لەوانەیە کۆمەڵێک با بڵێن بڕێکی زۆر شیرینی و شەربەت خۆم بەتەسکین بکەم ئامۆژگاری ئێمە بۆ ئەو کەسانە ئەوەیە وەکو تازە ئاماژەم پێ کرد دەبێت زۆری خۆراکەکە دیاری بکەن ئەوە بەرنمەیەکی خۆراکە دەتوانم بیخەمەڕ و بۆ کەسانێک کە دایانەوێت چێشیان داگرن بۆ نمونە لە کاتی ڕۆژ و شکاندن سەرەتا هەوڵ بدەن دوو پەرداغێک ئاو بخۆنەوە بەڵام یەکسەر ئاوەکە بە خێرایی نەخورێتەوە بەرەبەر ئاوەکە بخورێتەوە چونکە تۆ با بڵێن بۆ ماوەی با بڵێ چەند ژمێرەی هیچ نەخواردووە بێگومان ئەگەر بێت و یەکسەر و ئاوە بخورێتەوە لەوانەیە گەدا با بڵێن زیانی پێ بگاتن بۆیە دەبێت بەرەبەر ئاوەکە بخورێتەوە دوای ئەوە هەوڵدا تەنها دوو دانە خورما وەرگری چونکە گەر زۆر بێ ئیواهەیە با بڵێن 15 وەردەگرێت هەر دانە خورمایەک 37 کەلۆریە بۆیە وا باشترە بە تەنها دوو دانە وەرگری ئەو دوو دانەش یەکسەر قوت نەدرێت هەوڵ بدە زۆرترین ماوە لە ناو دەمت بیهێڵیەوە چونکە کردداری هەرسکردنی خۆراک لە دەمەوە دەست پێ دەکات بۆیە هاتوو ئەگەر با بڵێن زیاتر خورمایەکە تێشتەوە هەوڵ بدەی با بڵێن تۆزێک بیخێ ژێرزمان دیان زیاتر لە ناو دەمت بیهێڵیەوە زووتر سیگنال بۆ مێشک دەڕوات تۆ زووتر هەست بە تێری دەکەیت حملەکە بۆش بێت بڵێ دوای ئەو هەوڵ دە با بڵێن اینجا یەکێک لە سوپەکان وەرگری بۆ ئەوەی گەدەوڕی خۆڵە تۆزێک نەرم بێتەوە دەتوانین با بڵێن ئەمانە بۆ هەموو کەسێکیان بۆ وانی ئەوانەی دەیانەوێت کێشیان داگرن بۆ ئەوانەی کە با بڵێن دەیانەوێت پارێزگاری لە تەندروستیشیان بکەن بە هەمان شێوە دەتوانی سوپێکی گەرم وەرگری بەڵام دیاریکردنی ڕێژەکە ئێزگار گرنگە تۆ بۆ نمونە دەتوانی پەرداغێک با بڵێن منیسک بێ یان هەر شلەیەکی تر بێ پەرداخێک وەرگری بەرەبەرە بخورێتن اینجا هەوڵ بدە بڕێک لە سەوزە وەرگری بۆ نمونە خیار تەماتە جێزەر خاس ئەوانە زۆر بەسوودن بۆ ئەوەی کردداری هەرز ڕێک بخەن چونکە گەر هاتو یەکسەر خواردنە سەرچەکە بخورێ لەوانەیە تووشی بەد هەرسیب بی کردداری هەرز تێکچێتن اینجا دوای ئەو هەوڵ بدە خۆراکە سەرچەکە دووەرگری خۆراکە سەرچەکە دەتوانی بۆ نمونە 150 غرامێک هەر ڕۆژەی با بڵێن یەکێک لە جۆرەکانی گۆشت وەرگری بۆ نمونە ڕۆژێک مریشک وەرگری ڕۆژێک گۆشت سوور وەرگری ڕۆژێک ماسی وەرگری چونکە لەش پێویستی بە هەموو با بڵێن بە هەموو جۆرەکانی خۆراکە بە هەموو پێکاتەکانی خۆراکە لە پرۆتین و کاربۆیدرات و چەوری تۆ ناتوانانی لە هاڵەوانە دوورکەویەوە دوای لەگەڵ ئەو بۆ نمونە تۆ کاربۆیدراتت دەوێت دەتوانی بڕێک لە برنجیان پەتاتە وەرگری هەوڵ بدە با بڵێن خواردنەکەت 160 کاربۆهیدرات بێ 140 پرۆتین بێ 110 چەوری بێ بەو شێوەیە ئەگەر خۆراکەکەت دابش کرد بێگومان ئەوە سوود با تەندروستی خۆت دەگەێنی و کێشت کەم دەبێتەوە دوای ئەو با بڵێن دەتوانی دوای چەند کاتژمێرێک دوو کاتژمێر دەتوانی بچی وەرزش بکەیت دوای وەرزشکردنەکەش لە کاتی وەرزشکردنەکەش تۆ هەوڵ بدە بڕێکی باش ئاو بخۆیتەوە بۆ نمونە من لە ماوەی چارێکێکدا هەوڵ بدە کە پەرداخێک ئاو بخۆیتەوە چونکە لەش تۆ کە بە ڕۆژوو بووی با بڵێن ئاوی لە دەستداوە تۆ بڕێکی باش لە ئاوت دەوێت دوای ئەوە دەتوانی کاتژمێر 11 یاخود 12 شەو لەبەرەوەی خەڵک تا پێشەوە ئەستان نانوێتن ناخەوێتەوە دەتوانی دەدانە لە بادەم وەرگری لەگەڵ سێوەکی سەوز یاخود میوێشتر بۆ نمونە نیو مۆس یاخود ئێستا دەتوانی پارچەیەک شووتی دەبێت دیاریکەی ئەمڕۆ یەکێک لە یاریزانەکان کوتی دەتوانم بەکەیف خۆم شووتی بخۆم دیاریکردنی ڕێژە ئێزگار گرنگە دەتوانی بەقەدەر ناولەپی خۆت پارچەیەک شووتی وەرگری بۆ پاشێو بە هەمان شێوە تۆ دەتوانی با بڵێن کۆمەڵێک خۆراکی تەندروست وەرگری بۆ ئەوەی بتوانانی چێشت کەم بکەیەوە وەکو ئاماژەم پێکردووە دەبێت پرۆتین و کاربۆیدرات و سەوریەکە لە بەرچاو بگری دەتوانی هێڵکەیەکی بە کوڵاوی بە تەواوی وەرگری لەگەڵی سێ کەوچک ماست نیونانی جۆ چونکە با بڵێن زۆر جار پرسیاریەوە دەکرێت دەڵێن جۆ لەگەڵ گەنم فەرقیسیات بێگومان ڕێژەی ئەو کەلۆریەی کە تێیدا ئەو وزەی تێدا هەماشتە بەڵام ڕێژەی ئەو بڕی شاڵانەی کە لە ناو نانی جۆدا هەیە زیاترە درەنگتر هەرز دەبێ جگەلەوە زووتر هەست بە تێریش دەکەیت هەوڵ بدە با بڵێن لەگەڵ ئەو خۆراکانە ئەو با بڵێن سەوزانەی کە ئاویان زۆر تێدا وەریگری بۆی تووشی لەش تووشی وشک بوون نەبێ بۆ دەتوانی سێ چوار خیارێک وەرگری تۆ ئەگەر بەم شێوەیە بڕۆی بێگومان پارێزگاری لە تەندروستی خۆت دەکەی بڕێکی باشیش چەوری لە لەشت کەم دەبێتەوە چونکە لەش
دوای سووتانی ئەو شەکری کە لە ناو خوێندایە پشت بەو چەوریە دەبەستێ کە لە لەشدا کۆبۆتەوە ئەو چەوریە دووبارە دەچێتەوە ناو جگەر و دەبێتەوە شەکر و دەچێتەوە ناو خوێن و تۆ بە جوڵە سەرفی دەکەیەوە طبعا کۆک سەردار یا گرنگ هەمی بەحەز کرد بەس بوو بەلاحەزە بۆ تەماشەوانە ئەفۆن و کە کۆک سەرداری بەحەزکردی سیستەمی خواردنێت شتای بۆ ڕەمەزانێدا بە چژوەیەکی دی بوو لە جوانی یانژی بوو تەندروستیە باش ئینشێن هەر نوکێژ یوتیوبێ کوردستان بچارێ زیندیڤەکن بینە پێش کۆک سەرداری چ گوت چینکە ئەس بزانم یا گرنگ هەمی گوت بەڵێ مە خواردنە باش خوار هێزەکە باشمە وەرگرت بۆ نمونە من و سوڤانی هەردووکە خواردنەماوەکی ئێکبی ورزش من و سوڤانێ دوێت وەکی ئێک بێت یانژی جدایە یعنی مەبەستە من یا کچ و کوڕە یا ژن و مێرە ورزش وەکی ئێکە یانژی جدایە وەرزشکردن دەبێ بە پێی با بڵێن تەمەن و توانای ئەو کەسە بێ ئەوانەی کە دیان بەشدار دەبن لە هۆڵەکان ئەوە ئەرچی ڕاهێنەرە کە بۆ نمونە تۆ دەی با بڵێن بەشدار دەبی لە هۆڵەکەمان ئەگەر پێشتر یاری کرد بێ بێگومان ئاستی ئەو بەرنامەی کە بۆ تۆ دادەنرێ لەگەڵ خانمێک فەرقی هەیە جگەلەوە دەبێ ئەوەش لە بەرچاو بگیرێ کە ڕێژەی دابەزینی چێژ لە نێوان خانمان و پیاوان جیاوازی هەیە ئەگەر بەراوردی بکەین تۆزێک لە خانمان ئەو کردارە سسترە ناڵێن وەک پیاوە دادەبەزێ چێشەکە بەڵام تۆزێک سسترە ناخۆشە چونکە ڕێژەی چەوری بۆ منێ خۆشە درەنگتر خانمان ئەو زیاترش خانمان حەزەکەن کێش داگرن وەک لە پیاوە بەس ئەوە مانای ئەوە نییە دانابەزێ دادەبەزێ لەوانەیە بڕێکی کەم جیاوازی هەبێت چونکە ڕێژەی با بڵێن چەوری لە لەشی خانمان زیاترە بەراورد بە پیاوان ڕێژەی ماسوولکەی پیاوان زیاترە کردداری میتابۆلیزم خێراترە بەڵام بۆ دابەزانی چێژ هەردوو لا چێشیان دادەبەزێ بەڵام لەوانەیە با بڵێن جیاوازیەکی کەم هەبێتن ئەوانەی کە خستمانە ڕوو ئەوە تەمان بۆ کەسانە بوو کە چێشیان دادەبەزێ بەڵام بۆ کەسانەی کە دەیانەوە ماسوولکەکانیان بنیاد بنێن ئەوە گرنگە کە ڕۆژانە پێویستیان بە بڕێکی دیاریکراوی پرۆتین هەیە بەرامبەر هەر کیلۆگرامێک لە لەشیان 2 غرام تا 3 غرام پرۆتینیان ئەوە زۆر کێشەیە کاک سەردار کە ئەڵێ غرام و نیوێک 2 غرام یعنی ئەبێت تۆ بەردەوام تەرازوەیەکت لابێ بخەسەر ئەوە بزانە ئەمە غرام و نیوێکە 2 غرامە چه حەلێک هەیە چ چارەسەرێک بە شێوازێک مەسەڵەن بۆ مەساوت ناو لەپێک شووتی چ شتێکی تر هەیە ئەو فورمۆلێک هەبێت کە من یەکسەر بزانم ئەمە ئاو هەیە بێگومان ئێستا سوۆشال میدیا ئاسانکاری زۆری کردووە بۆ نمونە لە یوتیوب لە فەیسبوک یان لە هەر شوێن لە ئینستاگرام دەتوانی تۆ سێرش بکەی بە دوای دابگەڕی یەکسەر با بڵێن ئەو بڕانت بەشێنە دە سێرچ نەکی ئەو بڕانە بێگومان لەلایەن کەسی شارەزا کەسانی شارەزاوە دیاری دەکرێت ئێمە بۆ نمونە کە کەسێک دێ لەوانەیە نە شارەزا بێت کە دەڵێن 150 غرام ئەوە زۆر ئاسانە دیاریکردنەکەی بۆ نمونە دەڵێن ناولەپی دەستت وەکو نزیکردنەوەیەک بە قەدەر ناولەپی دەستت دەڵێن بۆ نمونە دەڵێن 150 غرام گۆشت کە دەڵێن بە قەدەر ناولەپی دەستت دەڵێ ئەستوریەکەی چەند بێ ئەستوریەکەی لە شوێنە تەنکەکەەوە حساب دەکەین نەک شوێن ئەستورەکە باشە یان هەندێک با بڵێن ئەوەی باسی شووتی مان کرد بە قەدەر ناولەپی دەست ئەوە بڕەکەی دیاری کراوەکە دەست مەزن نەچ ئەوە تقریبیە ینی شتێشی نزیکەرەوەیە بەس تۆ بۆ خۆت ینی قیاسی خۆت دیاری دەکەی یان کە باسی با بڵێن بادەممان کرد بۆ نمونە دەڵێن ناولەپ کە دەبێت داخرێ ناولەپەکە دادەخێ ئەو با بڵێن ئەو بڕانە دیاریکردنیەوە یاخود کە ئێمە با بڵێن قیاسی برنج دەکەین دەڵێن کوپێک برنج باشە یان 5 کەوچک برنج یان 6 کەوچک کوپەکە ئاسانترە دەڵێن پەرداغێک یان کوپێک برنج ئەوە کردارەکە ئاسانتر دەکات ئەوانەی کەشلەنە بۆ هەتاکو با بڵێن دەڵێن سوپ دەتوانین بڵێن پەرداغێک سوپ ئەوانە دیاریکردنیان زۆر ئاسانە بەنسبەت با بڵێن میوەکانیش بە هەمان شێوە میوەکان ئاسانە بڵێن دانەیەک سێو یاخود نیو مۆز ئەگەر با بڵێن بۆ نمونە ترێ بێ یاخود با بڵێن هەر میوەیەک ئەوانەی کە با بڵێن یاخود تو بێ یان ئەوانەی کە با بڵێن زەیتون بێ یا ئەوان دەتوانین بڵێن ئەوە با بڵێن بنە پیاڵەیەک یان بڵێ کاکسەردار vێجارێ توژی کاکسەردار و کاکسەردارە مەیە پرۆدیسەر پرسیارێک شووی بووتە مزا دیارە ئەویژ بەرەکە دەستپەرشە بکرد پرۆتینە بخۆت بژێت کابراایەکی ڕۆژی گرە وەرزشوانە یە لەش جوانیە هەم بڵێ ڕۆژیش کۆندنا خۆ پرۆتینات کرد درستە یان خراپە زۆریە پرۆتینە حاضرە ڕاست بانگدا و بەخۆر
ئامۆژگاری منەوەیە تازە ئاماژەم پێکرد سەرەتا ئاو بخۆیتەوە دوای ئاو خواردنەکە ئەوەی کاکسەردار دەیڵێ دەتوانی تۆ پرۆتین وەرگیت چونکە ئەو پرۆتینەی کە دروست کراوە بێگومان وا دروست کراوە کە زوو بمژرێ لە ناو گەدا بەڵام دەبێ وریای ئەوە بی کە پرۆتینەکەت خوارد دەبێ نیو کاتژمێرێک بۆستی اینجا دەست بە خواردن بکەیت چونکە گەر هاتوو لەگەڵ خۆراکی تر تێکەڵاوت کرد تۆ ڕێگە بە پرۆتینەکە نادەی بمژرێ چونکە کاتێک کە گەدا با بڵێن پاڵەپەستۆیەکی زۆری لەسەر دەبێ و خواردنی تری تێکەڵاو دەکرێت لە کاربۆیدرات و چەوری ناهێڵێ ئەو پرۆتینە زوو بمژرێ بۆیە با بڵێن کە پرۆتینەکە دەتوانی یەکسەر بیخۆی بەڵام دەبێت نیو کاتژمێرێک بۆستی اینجا دەست بە خواردنە سەرچێ کرد باشە ئەوانەی کە ئەچنە هۆڵەکان بۆ لەش جوانی لە دوای ڕەمەزانەوە بە چەندێک ئەتوانن وەکو جاری جاران ئاسایی چکە وتت لە کاتی ڕەمەزانە جیاوازترە خواردنیان و لە دوای ڕەمەزان یەکسەر ئەتوانن یەکسەر ئەو چۆنەڵ بازدانە بدەنەوە دووبارە بچنەوە سەر ئەو خواردن و پرۆتینانەی کە بەکار دوای ئەوەی کە ڕەمەزان تەواو بوو ئێمە گەرباسی یا تۆ ئەگەر مەبەستە دیاریزانانی لەش جوانی بێ باڵە یاریزانەکان و ئەوانیش کە حەزیان لەش جوانیانی بێگومان خۆراکیان گۆڕانکاری بەسەردا هاتووە لە ڕەمەزان کەمتر دەخۆن لەوانەیە ژەمێکیان کەم کردبێتەوە دوای ڕەمەزان لە ماوەی دە ڕۆژێکدا دەتوانن بەرەبەرە ژەمەکانیان ڕێکخەنەوە بڕی خۆراک کە زیاد بکەن و هەروەها قورسی یاریەکانیش تاکو دە پازدە ڕۆژێک بەرەبەرە بە شێوەیەش تەدریجی زیاد بکەنەوە ئەس جارێک پرسیارێکەوە تایبەت بکەم ماشەڵڵا یەکەم بۆ دینی زەبڵەکە تێت بەرفرهن چەندە ئەرزەوانە نوکە حالیان 50 زرکی پاڵەوانیەکتە هەیە نەخێر بەس من ڕۆژانە یاری خۆم دەکەم ماشەڵڵا و تو زەحمەتی نابینی کڕینە جلکۆ شکلا لازمیم گەلە زەحمەت چاکەتەکانم هەمووی دوورەیە تەوان ماشەڵڵا ئەزمیم خودی بار نەکەم چاکی ساڵ بازاری بکەم دەستمیان ئێمە کۆمەڵێک کێشەمان هەیە لە کاتی هەڵگرتنی جلوشتیوە لە دەرەوە هەندێک شوێن هەیە تایبەتە بە با بڵێن وەرزشوانان بەڵام بۆ چاکە توشتیوە تۆ دەبێت بۆ هەزر نینە تشتێکی و ساواکن فێرێ هەولێرێ تایبەتی وەرزشوان گەلە زورن بۆ جلی وەرزشی هەمانە ئێستا بەڵێ کۆمەڵێک بڕان هاتوون بەڵام با بڵێن بۆ جلی فۆرمەڵ تا ئێستان نەگەیشتووە ئینشاڵڵا بیرۆکەمان هەیە لە داهاتوو لاڤجام بیرروکەدا چوە کرد چەیەکی دی بخۆ کرد ئەو کاتی حەجێ بەری کەزی زەریە ئێستا باسمان لە ماشەڵڵا لە قۆڵ و باسکی جەنا بکرد ئەوانەی کە بیانەوێت ماسوولکە بەهێزکەن وەکو جەنابە ئەوانە چۆن ئەتوانن لە مانگی ڕەمەزانە ئێستا وەکو ژوان ئێستا حەزەکە دەست پێ بکات چۆن چەند ژەم تا پاشێ و چەند ژەم بخوات تا پاشێ و لە بەرەوەی ماوەکە کەمە من پێم باشە لە 3 ژەم زیاتر نەبێ چونکە دەبێتە با بڵێن پاڵەپەستۆیەکی زۆر لە سەرگەدا لەوانەیە تووشی کۆمەڵک کێشەی بکاتن کاتی ڕۆژ و شکاندن سعات 12 لەگەڵ با بڵێن سعات 3 تا 3:30 بۆت هەیە با بڵێن خۆرە ئەوە 3 ژەمیش سەرەکی لە مابینی 3 ژەمە سەرەکیەکەش دەتوانێت هەندێک با بڵێن میوە یا هەندێک با بڵێن سەرەزاد یاخود با بڵێن ژەمێک پرۆتین وەرگێ وەکو تاوکەرێکی خۆراکی بەم شێوەیە دەتوانێت ئەو خۆراکی کە پێویستێتی بەدەستی بێنە ئەس بەحسە بابەتێکی گرم کە منوکە تایبەتیژ ناو هەرێما کوردستان ێژێ ڕۆژەڵەتە ناوەڕاژی بابەتە گرنگە کیتو هەر کەسێکی قەلەو دەبێژە خودی حەز کە دەست کیتوێکم کیتو ئەگەر دەستپێکی پێناسەکە سادە بدینێ و درستە تەندروستیا کابرای دیا باش بود پشتی کو کیتوێت کتیانژی خەلەتە ئەم خۆژێ دیر بکەین تایبەتیژی بووان ئەوێت کول بەرە بکەم من وەکو با بڵێن بە پێی شارەزایی خۆم و چەند سیکەی 30 ساڵێک دەبێت لە ناو وەرزشم و کۆمەڵێک بەرنامەشم هەبووە لەسەر دابەزانی چێش بەرنامەی کیتۆ پشت دەبەستێ بە خواردنی ڕێژەیەکی دیاریکراو لە پرۆتین و چەوری بێگومان وەکو تازە ئاماژەم پێکرد پێکاتە سەرچیەکانی خۆراک پرۆتین و کاربۆیدرات و چەوری و ڤیتامین و خوێ کانزاییەکانم بۆیە لەش پێویستی بە هەموو لەو بەشانە هەیە ئەوانەی کە کیتۆیان کردووە ناڵێن کێشاندانە بەزیوە لەوانەیە سوودیان بینی بێ بەڵام تووشی کۆمەڵک کێشە بوون لەو کێشانە لەگەڵ لە دەستدانی چەوری لەشیان ماسوولەکانیشیان لە دەستداوە جگەلەوە کۆمەڵێکی زۆریان تووشی کێشەی گورچیلە بوون چونکە خواردنی ئەو ڕێژە زۆرەی پرۆتین
دەبێتەوەی بەرزبوونەوەی یۆرکەسید و لە کۆتاییدا دروستبوونی بەردی گورچیلە جگەل لە دروستبوونی بەردی زراویش و یەکێک لە پاشهاتە خراپەکانیشی ئەوانەی کە کیتۆیان کردووە وازیان لە کیتۆ هێناوە وەزنێکی زۆرتریان زیاد کردو لەوەی پێشتر نەک ئەگەڕێنەوە زیاتریش هۆکارەکەشی ئەوەیە وەکو تازە ئاماژەم پێکرد لەش پێویستی بە هەموو پێکاتەکانی خۆراکە ئێمە مرۆڤین حەزمان بە خواردنە ئەگەر هاتو تۆ با بڵێن تەنها تەرکیز کردە سەر خواردنی تەنها جۆرێک لە خواردن پاش ماوەیەک لەوانەیە حەزت بچێ بە خواردنی تر ئارەزوی خواردنی تر بکەیت کاتێک کە دەگەڕێەوە سەر خواردنەکانی تر بێگومان ئەوە زۆر بە خێرایی چێش زیاد پاتای ماستەر لێت بۆیە وا باشترە باشترین ڕێگە یاخود باشترین التیزامکردن یان بەرنامەی ڕجیم ئەوەیە تۆ ڕێژەی وزە دیاری بکە ڕێژەی کەلۆری ئەگەر هاتو ئەو ڕێژەیە دیاری بکەیت تۆ ڕۆژانە چەندت پێویستە و چەند سرف دەکەی ئەوە دەتوانی بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک و تەندروست چێشی خۆت داگری لەگەڵ ئەوانەش بێگومان دەبێ وەرزشی لەگەڵدا بێت ئەوێ کیت و کردی و گول ئاخفناتە بێک و خڕابە چ بکرد چارەسەری بووی چێ تووشیوان پرزگرێکانە چارەسەری بۆ ئەو کەسانە لەگەڵ کیتۆکە هەوڵدەن وەرزشێکی ڕێکوپێک بکەن جگەلەوە کاتێک کە دەگەڕێنەوە سەر خۆراکی ئاسایی هەموو شتێک نەخۆن تازە ئێستا ئاماژەم پێکرد دەبێت ڕێژەی وزە دیاری بکەن ڕۆژانە ئەو کەسە پێویستی بە چەند بڕێ وزە هەیە ناکرێت تۆ با بڵێن کەسێک بی ئیشەکەی تۆ ئۆفیسی بێ تەنها لە ئۆفیس دانیش بێ و کە وازن لە کیتۆ هێنا هەموو خواردنێک بخۆی تۆ جوڵەن نییە ئەو بڕە خۆراکەی کەوەری دەگری بێگومان سەرفی ناکەیەوە لە کۆتادا چی لێدە بێگومان ئەمبار دەبێ و دەبێتە چەوری بەڵام ئەگەر هاتوو تۆ وەرزشت کرد وەرزشی لەگەڵ بێت جوولەیەکی ڕێکوپێکت هەبێ بێگومان ئەوەی خواردوتە دووبارە دێکی بە وزە و لە کۆتادا کێشت زیاد نابێتەوە بەس ئەف پرسیارە بکورتی برادرێکمە دەرێ وەرزشەشی دەرەزەیەکم کرد ئارەقەچی باشم کرد هەموو قەلبم تەڕ بوو باشە بۆن خڕابە تەنها کردنی ئارەقا بەس نییە بۆ با بڵێن دابەزاننی چێش چونکە ئەوە ئاو خوێ لە لەش دێتە دەرەوە زۆر نەک ئەوە هەر زۆر کەسەیە دەڵێ من وڵاهی ئارەقەم نەکرد لەوانەیە ئیستفادەم لە وەرشەکە نەکردبێ تۆ بە ئارەقکردن چێشت دانابەزەوە ئاو خوێ دێتە دەرەوە تۆ بە جوڵە چێشت دادەگریت چونکە هەر جوڵەیەک تۆ بڕێک لە وزە سەرف دەکەیت ئەو وزەی کە سەرفت کردووە بێگومان ئەو شەکرەیە کە لە ناو خوێن سوتاوە ئەو شەکرە سەرچاوەکەی بێگومان کرد ئەو خۆراکەی خواردوتە سەرەتا و شەکرەی کە سوتاوەکو ئاماژەم پێکرد بۆ بەدەستهێنانی وزەیەکی زیاتر تۆ ئەو چەورەی کە لە لەشت ئەمبار بووە دووبارە باڵ دەچێتەوە ناو جگەر و دەبێتەوە شەکر و دەچێتەوە ناو خوێن و سەرف دەبێتەوە تۆ بەتابەتی کاتی زستانە تۆ ئەگەر لە دەرەوە ڕاکردنیش بکەی لەوانەیە هیچ ئارەقەیەک نەکەی بەڵام وزەش سەرف کردووە واتە ئارەقەکردن مەرج نییە بۆ دابەزانی چێش سەردار ئیسماعیل قەهرەمانێ لەش جوانی این نەبرە کات ناو ستودیۆ پاشیڤ دیالمەدا بوون مەمنونێت توی نەخودێ ساعتەوە هەر خۆش کرد زۆر سپاس بەڕێزیش چەندی دەست بارز چێ بکەم وڵی چەند زووبی هەر درەنگە یعنی تازە بیدرێک گەلێک مەمنون بێتە زۆر سپاس ئەس بێجارەی بەحسا هونەرمەندێکی گەلێکی ناوبانکی هەرێما کوردستانê بکەم و دەمێکی تووشی نەخۆشیە بێ لێ سوپاس بۆ خودێن و کە تەندروستیەوە باشە سۆڤان دەفمە گەلە گەلە یعنی زێدە حتا ڕۆژاوای کوردستانیشی گەلە ناودەنگێکی خۆشی هەیە ئەوژی سرانبێش و هونەرمەند ئیسماعیل جومعە خود تەندروستیەوەی هەر باش کرد پشتی چەندین ساڵن ڤەقەتیانێش هونەرێ تایبەتیژی سترانگوتنی ئیدی هونەرمەند ئیسماعیل جومعە کلیپا خۆی بناوێ خالق بێجارێ بەڵاف کرد ئەستران سەر مرۆڤاتیە و ئەفکاریکردنە هەژارم تایبەتیژی گرێدای هەیڤە ڕەمەزانی هاتێ گوتن هونەرمەندێ ناوەری ڕادگەینە و ئەف کلیپ دەستپێکا ڤەگەڕاویە ji بووی ناوە گۆڕەپانە هونەری و ئەلبومەکە ویژی ڕێدا ویجا چاوەڕێ بن لێ دەستپێکەدا بەسا یعنی گوه بدینە ئاخفتنمی و سترانە خالق دەنگێ هونەرمەندێ دەنگخۆش ئیسماعیل جومعی باقێکەوە بینەربی هنرمند نافدار اسماعیل جمعی کلیپا خۆی بناو خالق بەڵاف کرد.
رمضان هو رحيم ورحمن اشيار بنجي غفلتي خالقي عرض وعسمان پەیوەندوێسترانە ئەلسەر مرۆڤاتی و هەفکاریکردنا فەقیر و هەژاران و ئەیگرتنی هاتینە نوێساندن. ورحمن اشيار بنجي غفلتي خالقي عرض وعسمان ومن اف پیامه بریکاوسترانه من حس کرد از بگه این معاملات خو و خلق خو کو اوه قیرانه که مازن سر همی جهان دهات وکی دیجی قیرانه که تایبتش عالی دور بر ما و عراقی کل سر هر ما کردستانه کار فکر نخواه بو مجوعه بو که ام هشیاری خوب بین ام پشتا ایکوده بگیرین ام هاری کاریا ایکوده بکن من سروی چندجی اینا که یه حال خوش به دولة ما بتن كوتشوفيويل فقير ما بتن هجار ما بتن خدي أمانة نعمة وبركة بك بزرع آخرتي دن محتاج عدالتك اف چندین سال بون به صدا منخوشیه که هنرمند اسماعیل جمعش گوراپانا هنری و سترانگوتنه دور کته بو. با بلافکرنا و کلیپه او دبیجه افگاوا یکه جبوی وگراوی و کارنوین باش داره دهنه. اوه پینگاوا ایکیش وسترانا مروواتی دست بکر و از ده الحمدلله روشا من یا تندرستی جی برای باشه و چوی از ده بردام بم ویگاف کیجی که من 6 ترانه دیت دلداری آماده کردین موزیکاوانجی برای دماغی و استودیو تون موزیک سترانت مروواتی مگلک پیوستی ها پیهی و کو گل من دنیا بو کس نامینه هنرمند اسماعیل جمعه یک جوان هنرمند خودی ازمون و خدمتک باشه و بودم از دتری 30 سالانه است رانا دبیجتن خودی چندین بر همین باشه دنیا بو کس نامینه مرنا پشتی وقتیانا که دور و درش با بلاف کرنا کلیپا خالق جاره که دی حجه کرن دنگ خواه شاد کرده با مسعود محمد کردستان 24 دهوک رز صلاف أنا دوباره أبو هنرمند اسماعيل الجمعي شلا تندرسي وهرب همیشه شما تندرست باش بێت شوان لە باسی وەرزش هوەر بۆ خواردن كان جدا دعوتك صباين سبەی داواتت کەم بۆ ئیفتار نا نەموت 3 جار داواتەکەم لەسەر یەک و لەسەر دش درفي برنامج آخر دەیمێ شەرەوە خليك همين سر هم بشكل خو مرد كيف الصباحي شتیوانی بعد ڕەمەزان تەواو بێ بکات نمزانيا كركوكشي او ها نا ناوی کەرکووکی نییە ايوه تازم لا کەرکووکی نییە بە منە ئەمێت سەبری تۆ تاقیکەمەوە بزانم تاکەی سەبرت هەیە باش ئەوە تا باسی خواردنە بۆ من نخوار بارجي تواقول لە پارەوە تا ئێستا کێ ناڵێ وا ڕەمەزانت بێت بزانین چۆنە بێ بس بو معلومات بارجي وتقول دۆڵمێکی کەرکووکیت بۆکەم كانجي وعد بێت دي الله تەواو وعدمدا باشە با باسی خواردن بکەین بەڵام باسی لوقمەقازیەکەین باسی دۆڵمەوشت ناکەین لوقمەقازی شیرینێکی زۆر خۆشەویستە لە ڕەمەزانانە زۆر کەمیش هەیە سفرەکان لوقمەقازی لەسەر نەبێت بە تایبەتی لە سلێمانی کە لە مانگی ڕەمەزان لوقمەقازی شێوازی دروستکردنی تایبەتی هەیە نا لوقمەقازی زەلابی ئەوەی ترە لوقمەقازی خڕەکەیە لقمة زلابي باشە ئەو لوقمەقازی کە ژبان پێڵێت زەلابیە لە سلێمانی بە تایبەت دروست دەکرێت بۆ پێی کە خواستێکی زۆری لەسەر و لەسەر خوانی هەموو خەڵکێک هەیە کە یەکەم جار لوقمەقازیەکە خۆن جا ئەو دەم بەربانگێک ئەوەیە کە بەربانگەکان لقمەقازينا برمضانينا ئەوە نییە هەر ئەڵێن لوقمەقازی گەرمتریە کاتەوە با بڕێ بۆ سلێمانی لوقمەقازی شیرینیەکی خۆشەویستی هاوڵاتیانی سلێمانی لە مانگی ڕەمەزان لوقمەقازی شێوازێکی زۆر قورسی نییە بۆ دروستکردن بەڵام لە سلێمانی تایبەت دروست دەکرێت بۆ پێی خواستی زۆری لەسەرا لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزانیش بازاڕی لوقمەقازی گەرمترینە لە سلێمانی
تایبەتمەندێکە ئەوەیە کە ئێمە خەڵکی سلێمانی بە عام خواستێکی زۆری لەسەر هەر شتێکیش کە ڕەواجێکی زۆری هەبوو احتیمامی زیاتر پێدرێ بەپێی ئەوەش کە خەڵک زۆر داوای ئەکات خەڵکەکە ساڵ بە ساڵ بەرەو پێشتری ئەبات ئیشەکە ئێمە ساڵان پێشتر بە دەزەمان کرد ئێستا خەڵک پەری پێیا بە جیازێکات زیاتر بە عام بەدەست دەکرێت بە جیاز دەکرێت وازی لە دەستەکە هێناوە ئەوەیە مەسەلەکە و جیاوازێکەشی لەوەیە هەر کەسە و بە شێوازێکە شیلەکە بە شێوازێک بڵێت تا سەوای لاتوێتر خەڵک هەیە بە هەنگوین ئەیکات بیدایەت ئاردوو چەند پێگەهاتێکە کە پێگاتۆ لە خومرە لە کەمێک شیلە لە ئاو کە پێویستەکە جوان بیشێلی تا ساف بێت کڵۆیەکی ئاردیتیان ئەمێنێت و پاشان چاوەڕە دەکەیت چەند دقێک تا هەڵدێت هەویرەکە کە هەڵهات پاشان دەکەیت هەیە بە دەستێکا بە جیازێکات حەسەب خواستی کەسەکە خۆی کە چۆن ئیشەکە بۆ ئەو باشتری دەگونجێت و پاشان لێرە زەردەکەین چەند وەجبەیەک زەر دەکەین چونکە بێک جار ناتوانانی هەمووی زەرکەیت و بیبرژێنی چەند وەجبەیەک زەر دەکەیت اینجا پاشان هەمووی بێک جار دەبرژێنی تام و جۆرەکەی بەپێی خواست دەگۆڕدرێت ئەوانەی لەم پیشەیە کار دەکەن دەڵێن هەموو ڕەمەزانێک زۆرترین خواستی شیرینی لەسەر لوقمەقازی بووە بە تایبەت لە سلێمانی ئەمە ئەو قۆناغەیە کە پاشان لە دوای زەرکردنەکە ئەیبرژێنیت ئەم قۆناغە زەردیەکەیت ئەم قۆناغان ئەیبرژێنیت لە دوای برژانەکە چاوەڕێکی تا فەدرێک کە جوان تەواو سوورە بێتەوە ئەم هەنگاوی لێرە بۆیە بە دوو جار ئەیبرژێنین لەو کاتێک تۆ وەجبەتی یەکەیت وەجبەیەک هەر تاوەکە جێگەی 150 دانا بێتەوە بە یەک جار غازێکی زۆر سەرفەکەیت و ڕۆنێکی زۆر سەرفەکە بەڵام ئەگەر چەند جارێک مەحتەلی کەیت 4 سینی 5 سینی بەیەک وەرتەکەیت وەجبەیەکی زۆر ئەبرژێنی بە یەک جار زۆر دەرەچێت ڕەمەزانان لە سلێمانی لوقمەقازی پێشەنگی شیرینەکانە کە خەریکە دەبێتە نەریتێک بە تایبەت لە دەستپێکی مانگی ڕەمەزان ڕۆژەوانان لوقمەقازی لە بەربانگ دەخۆن. ئارام بەختیار، کوردستان 24 سلێمانی. ئەویش زەلابیاکەی سلێمانی لوقمەقازەکەی سلێمانی لێمە توێ پاشیڤ سێژی خلاص شڵا میوانێت ڕەخسەوەک بین نافمەڵێتەدا دە ڕۆژوو نوێژێتە هەمیا قبیل کرد سوانێت گوت ئەو زەلابیە بگەرمیت خۆشن شڵا ڕۆژەکەن چی سلێمانێت گەرمی خۆ ئینشاءالله ئەویان وعد بێت باشە زۆر سپاسانەکەین کە ئەم پارچەوەش دەگەڵمان بوون ئینشاءالله تاعەت و عیبادەتی هەموو لایەک قبوڵی لای خوای گەورە بوو بێت پاشیڤ خێر و بەرەکەت و سەحەت و سەلامانی خاتانەکە